سڵاتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، زۆر خوشحاڵم بۆ جارێکی تران لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری دیالۆگ. ئازیزان، بنەماڵەی ئەسەد دوای 54 ساڵ لە دەسەڵات لەلایەن هێزی ئۆپۆزیسیۆنەوە بە شێوەیەکی زۆر خێرایی لە ماوەی 12 ڕۆژە ڕووخا. ئەم بنەماڵە لە توولی دەسەڵاتدارەتی خۆیانە خەڵکێکی هێزگار زۆریان کوشت، لە شکنجە زیندان و شکنجە کرد و گەلانی سووریەیان خستە ژێر ئەزیەت و ئازارەوە. وڵاتی سووریە لە منتەقەیەکی تایبەتیایە و زۆرێک لە هێزە نەودەوڵەتیەکان سووریە بە وڵاتێکی زۆر تایبەت دەبینن، وەکو رووسیا، وەکو ئەمریکا. ئەویش هۆکارەکەیەوەیەک لەسەر سنووری لوبنانە نزیکە لە ئیسرائیل و بەهۆی ئەوە کە ئیسرائیل هاوپەیمانی ئەمریکایە و لەلایەکی تریشەوە وەصلە بە دەریاوە. هەموو ئەوانە وای کردووە کە وڵاتی سووریە تایبەتمەندی هەیە. ڕووداوەکانی ئەم دوایانەی سووریە زۆر جێگەی سەرنجن، هەر بۆنەوە داوامان کردووە لە بەڕێز کاک ئەحمەدی ئەسکەندەری، شرۆکەکاری سیاسی کە بەشداری و بەرنامەیە بێ. کاک ئەحمەدیان بەخێر بی بۆ بەرنامەیە. زۆر سپاس ڕێسلااو بۆ ئێوە و بۆ بینەرانی بەڕێز. کاک ئەحمەد، ئەو ئاڵوگۆڕەی هێزگار خێرات چووە پێشەوە و بڕێک لە ئەوانەی وا بە دوای مەسایلی سیاسیە ئەچنەوە و لێ کۆڵەرن تا ئەندازێ شۆک بوو بۆیان. لە ماوەی 12 ڕۆژە شارە گەورەکانی ئیدلیب و حەڵەب و ئەوانە کولەن گیران و ڕژیم هیچ مقاومەتێکی نەکرد. بۆ جۆرە بۆ خۆیان دانابوو. لە دمشقیش هێزێکی زۆریان دانابوو کە مقاومەت بکەن، بەڵام هیچ مقاومەتێک نەکرا و بەشار ئەسەد بە نهێنی ڕۆی ئەوەڵ دیار نەبوو، چوو بەکوێ دوای معلوم کراکە خودی رووسیا ڕایگەیاند کە بنابەری سیاسی پێداوە لە رووسیا. ئێوە ئەو گۆڕانکاریانە چۆن دەبینن بە کوردی باسێکیەوە بکەین جاچی لەسەر پرسیارەکانمان؟ من پێم وایە گۆڕانکاریەکە زۆر زۆر گرینگە. زۆر کەس شۆکە بوون بەوەی کە بەو خێراییە و بەو پەلەپەلە چووە پێشەوە. حەزەکەم دوو ڕۆژنامە وان لە دوو شوێنی جیاوازەوە کە قسەیان کردووە بیگەڕمەوە. یەکیان ڕۆژنامەوانێکی بەناوبانگی سوێدیە، خانمێکە کە عەرەبیش باش ئەزانێ، بە ناوی سیسیلیا ودێن. ئەو ڕۆژەی کە خۆپیشاندان بوو لە مەیدانی تەحریر لە قاهیرە، ڕۆژەکانی دواتر گێڕایەوە، وتی ئێوارەکەی شتێکی زۆر گرنگ بوو لە بەیروت چوون بۆ ئەوێ. وتم جارێ بەم جوانە ناڕۆخێ، جارێ ئەگەڕێمەوە، کارێکیان بوو لەوێ پێشفاردبووم، وتی ئەچم بۆ ئەوێ. ئەڵێ من شەو لەوێ بووم، ئەگەر بەیانەکەی تەمەشام کرد ئەوە حوسنی مبارەک ڕووخا. ئەو ڕژیمەی کە من ساڵهای ساڵ بوو، ئەو ژنە دەڵێ ئەو خانمە، ساڵهای ساڵ بوو من چاودێریمە کرد و بە دوایە چوون زانم چییە. لەو ساتە زۆر زۆر گرنگەدا کە ڕووخا لەوێ نەبووم، کە هەمیشە دوام دانابوو کە من ئەبێ لەوێ بم و ڕاستەوخۆ راپۆرتی بکەم. ئەم بەیانیەش گوێم لە ڕۆژنامەوانێکی BBC سرویسی جەهانیەکەی بوو، ناوی جێرەمی بۆیەنە، ئەوی زۆر بەناوبانگە لە تورکیەوە. ئەوی شتێکی تقریبا هەروای کرد، کوتی دوێنێ، کوتی شەو من چووم ڕاکشام، ئاخر خۆ ئینسان ئەگەر ژورنالیستیش بێ هەر پێویستی بەوە هەیە بخەوێ شەوانە. شەو ئەگە من خەوتم بەشار ئەسەد مابوو لەسەر کار بوو، ئەگە بەیانی هەستم تەمەشام کرد نەماوە. بۆیە ئەم کتوب یعنی ئەوە معنای ئەوەیە کە بەڕاستی ئەمە هەر ژورنالیستەکان نین و هەر خەڵک نییە. لەو لای شۆر دەسەڵاتیش زۆری پێچێت تا بڕیار بدەن کە ئەو ساتەکەی ئەگات و چۆن ئەگا. وەکو ڕۆیشتنی شا لە ئێران مەسەلەن کە دەگوترا دەچێتە دەرەوە، بەڵام کەس پێی وانە بوو کە ڕێک ئەو ڕۆژە ئەڕوات و چۆنەوەوانە. بەهەرحاڵ ئەمە بەرهەمی بارودۆخێکی تایبەتی دنیاە و بەرهەمی کارێکی بەرنامە ڕێژی کراوە. هەرچەند بەرنامە ڕێژی کرابوو بۆ ئەوەی کە ئەو هێزانە بێنە ژوورەوە، وەرتەشی سووریەش وا دیارە بڕیاری دابوو، بە تایبەت لە دوای حەڵەب بەملاوە کە هیچ مقاومەتێک نەکا.
و هۆکارەکەیشی ئەوە بوو لە حەلەب هیچ کاولکاریان نەکرد و خەڵکیان نەکوشت و خەڵکیان سەر نەبڕی و ئەوانەی کە ئەرتەشی باقی شارەکان لە سووریە وتیانجا باشە ئەو کاریان نەکردووە ئێمە بۆ شەڕکەین دیفاعکەین لەکێ ئەوانە ئەنزانی حکوومەتەکە دیکتاتۆریە ئەنزانی ئەم حکوومەتە ناخۆشەویستە لە ناو خەڵکە وتیان ئەگەر بچینە ناو شەڕەوە هەم احتمالی ئەوەیە خۆمان بکوژێن و هەمیش احتمالی ئەوەی هەیە کە خوێنێکی زۆر زیاتر بڕژێ ئەم دوای ئەم هەموو خوێن ڕێژی و کشت و کوشتارەکە لە سووریە کراوە بۆیە لەوە چێ فەرماندەکانی باڵای ئەرتەشی سووریەیان ڕازی کردبێ کە مقاومەت مەکەن لەو لای شۆ قەولیاندا بێ کە ئێمە هاوکاریتان لەگەڵاکەین بەڵام لێرەدا هەم رووسیە گرنگ بوو هەم ئێران گرنگ بوو هەم ئەو کۆبوونەوانەی کە لە بەغا بوو ئەو وەزیری دەرەوە ئێران چوو سەردانی ئەوەڵ سەردانی بەشار ئەسەدی کرد دوایە چوو بۆ تورکیە دوایە چوو بۆ بەغا و دوای ئەوە کۆبوونەوەی ئاسانە کرا کە ناوی کۆبوونەوەی ئاسانیە دەنا لە دەوحە کرا ئەو کۆبوونەوەی دەوحە کرا وا دیار بوو لەوێ بە هێندێ تەوافق گەیشت بوون ئایا لە کۆبوونەوەکەی دەوحە ئەو سێ وەزیری دەرەوە ئاگیان لەوە بوو کە ئەڕواە ناڕوا معلوم نییە من گوێم لە لاڤرۆف بوو وەزیری دەرەوەی رووسیە چەند سەعاتێ پێش ڕۆیشتنی بەشار ئەسەد کە قسەیان لەگەڵا کرد لە ساڵۆنێکی زۆر گەورە لە دەوحە هیچ قسەکانی لەوە نەدەچوو کە دەستیان هەڵگرتە بێت تەبعەن ئەوان دیپلۆماتن خۆناڵێ دەستیان هەڵگرتووە چەند ساعتی ترەڕوا بۆیە لەگەڵەوە کە شۆکە کنەندە بوو بەڵام من پێم وایە لە بارودۆخی زۆر ناسەقامگیر و ئاڵۆزی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە شتێکی سەیریش نەبوو ئەگەر چاو لە ڕووداوەکانی پێش ئەم ڕوخانی بەشار ئەسەد بکەین وەکو زنجیرەیەک لە ڕووداوەکان دێتە بەرچاوەوە بینین ئیسرائیل بەشێکی زۆر لە سەرکردەکانی حەماسی کوشت و غەزەی تقریبەن وێران کرد و دەستی حەماسی لە غەزە بڕیتە ئەندازەیەکی زۆر بەشێکی زۆر لە تونلەکان کلیاندا بوو کاتی خۆوانەی ڕووخان و تەبعەن خەڵکێکی هزگار زۆریش کوژران و ئاوارە بوون و ئێستش شوێنێک نییە بگەڕنەوە بووەوێ هاوکات لەگەڵەوە ئێمە بینین بەشێکی زۆر لە سەرکردەکانی حیزبوڵایشی هەروە لەناو برد و هێرشیشی کردە سەر لوبنان ئەمە لە کاتێکایە کە لە ئێرانیدا ئەمە لە کاتێکایە هەر لە خودی سووریەیدا لەوێ لە پەنادەسی سەفارەتخانەی ئێران لەوێ چەند سەرکردەی ئێرانی کوشت سەرکردەی نظامی و هەموو ئەمانە وەختی بینی وەکو زنجیرەیەک دێتە بەرچاو کە کۆتاییەکەی کە نازام کۆتاییەکەیشی بەیانە لەگەڵ ڕوخانی بەشار ئەسەد و هاتنی ئەم هێزی کە لەلایەن وڵاتە یەکگرتووەکانەوە بەشێکی زۆر لە ئەمریکا و ئوروپاوانە وەکو هێزێکی ترۆریستی ناسراوە دێتە سەرکار ئایا و پێتان وایە ئەمانە پێکەوە پەیوەندیان هەیە بێکەوە بەیەکەوە گرێدراون یاکو ئەم ڕووداوانە ئیتفاقی وای لێ هاتووە زانی لە وڵاتی خۆمان ئەڵێنەوە وەکو ئاسمانەکە کە هەوری پێوە نیە و بەڵام بارانە بارێ وانە نیە باران نەبوو لە ئاسمانێکی بێ هەورە یاوەکو لە وڵاتانی لە فەرەنکانی دەرەواڵێن بروسکە لە ئاسمانێکی بێ هەورە ئەمە ێزگار وانە بوو هەم لە باری ناوچەیەوە هەم لە باری نێونەتەوەی و بارودۆخێکی زۆر تایبەت بووە جارێ ئەمریکا کە دیارە هێزێکی زۆر گەورەیە لە بارودۆخی ئەمریکادا ئاوایە کە بایدێنێکی لاواز کە تەمەنی زۆرە کە زۆر ینی بەژە و شکستەیش کە خواردیان لە هەڵبژاردنەکە کە کەمەڵا عەزیز نەیتوانی هەڵبژێردرێ تۆزێک لەوە لاوازتریشی کردوون ئەوەی نەماوە تقریبەن چل ڕۆژی ماوە بگا بە سەرکۆماریەکەی بەجێ بێڵێ ناتوانێت بڕیاری یەکلاکەرەوە شتی گرنگ بدا لەو لایشەوە ترامپ هەڵبژێردراوە کە هێشتا نهاتووەتە سەرکار وەزیرەکانی دابنێ و ئیدارەکەی لە شوێنی خۆیان بێ کە بتوانێت کارەکان جێبەجێ بکە ئەوە بارودۆخی ئەمریکا خودی ئەمە چەشنێ لە ئیفلیجبوونی دروست کردووە لە دەرەوە کەسانێکی زۆر سیاسەتمەدارانێکی زۆر چاوەڕوانزان ئەمریکاڵێ چی و ئەوەی کە ئەمریکای ئێستا ئێڵێ فەرقیە لەگەڵ ئەمریکای کە ترامپ دێتە سەرکار
لەباری ڕوسیەوە ڕوسیە گیرێکی سەیری خواردووە بەدەست ئوکراینەوە و تووشی کێشەیەکی گەورە بووە و وەک دەڵێن زیاتر لە 100,000 کوشتەی داوەباری ئابووری گۆڕاوە و بەسەرکەوتنیش نەگەیشتووە لە وەزەیەکە بووە. ئەمجار لە ئوروپاشتی سێر ڕوویداوە لە فەڕەنسا بۆ یەکەم جار دوای 6 ساڵ دەرەکوەزیرانی فەڕەنسا دەنگی متمانەی پێ نەدرا لە پارلەمانە وەلعان سەرکۆمار مەجبورە سەرگۆزیرێکی تردا بەجێنێ. لە ئاڵمان حیزبە توندڕەوە ڕاستەکان خەریکن لە دەسەڵات نزیکە بنەوە لە وڵاتانی تری شەروە. لەم بارودۆخە زۆر ئاڵۆزە نێونەتەوەیەدا ئەمجار ئێرانیش وەکو یەکێ لە ئاکامەکانی 7 ئۆکتۆبر کە حملەکەی حەماس بوو بۆ سەر ئیسرائیل، ئێران هەموو پەڕووباڵیان چنیوە، یعنی ئەوە تا حیزبوڵڵا ئەوە تا حەماس کە هیچی پێوە نەماوە ئەو کاولکاریە گەورەیش کراوە ئەو هەموو خەڵکە بێگوناحە کوژراون لە غەزە. ئەمجار حوسیەکان هەناسەیان لێ بڕاوە دەنگیان نەماوە هیچ دەرنایەن. حەشتی شعبی و ئەوانش ئەوە تا لە زمانی ئایەتوڵا سیستانی و مقتەدا سەدوانشە پیانوتن لە جێی خۆتان دابنیشن ئێمە کارمان بەسەر کەسەوە نییە. تەنها سووریەی بەدەستەوە مابوو ئێران کە تا هەفتەیە لەمەوبەریش 4 ڕۆژ لەمەوبەریش هاواریانە کرد کە وەستونی گەورەی نازانم میحوەری مقاومەتە چییە، ئەوەشیان لە دەست دەرچووە. یعنی لەم بارودۆخە جا پێش دەست دەرچوونەکەی لەم بارودۆخە تورکیە و هێشتا معلوم نییە چه هێزگەلێکی تر لە پشتیانەوە. بێگومان ئەو جۆرە کە زانیاری هاتووە دەرەوە ئینگلیستان دەستێکی بووە و ناتوانێت ئەمریکا دەستی نەبوو بێ. ئیسرائیلیش بە بۆچوونی من ئاگادار بووە هەرچەند ئەو ناتوانێت دەستی بووێ، بەڵام ئاگادار بووە لە وەزەکە. لەم بارودۆخە تورکیە کەڵکی وەرگرت و قسە لەوە هەیە ئایا کەی ئەم کاریان کردە، قسە لەوەیە ئایا ئەم هجوومەیان قرار بوو لە بەهارە بیکەن نەیکەنیان کە قرار بوو لە هاوینا بیکەن. ئاخرەکەی چاوەڕوان بوون هەتا ئاگربەسەکەی نێوان ئیسرائیل و حیزبوڵڵا لە لوبنان کە کارەکەیان دەست پێ کرد. ئێران تووشی مشکلێکی زۆر زۆر گەورە بووە و هەموو ئەو شتانە کە بەدەستیەوە بوو فشار خاتە سەر ئیسرائیل و ڕۆژاواوانە یەک لە دوای یەک لە دەستی دەرچووە. ئێستەش وەکو فەلەجی لێ هاتووە. من ئەم بەیانیش چوومە سەر سایتە ڕسمیەکانی کۆماری ئیسلامی ئێران، پێدوانیە ڕژیمی جمهوری حافز ئەسەد ڕووخاوە، بەشار ئەسەد پێدوانیە ڕووخاوە، ینی هیچ کەسیش ناڵێ معلوم نییە. لە هەموو دنیا خەریکن تەفسیرێکن و قسەی لێکن. خەڵکی ئێران هەمووی خۆشحاڵن یا بەشی زۆری خەڵک خۆشحاڵن کە ئەڵێن نوخشە بێ لە ئێمەش، بەڵام ئەوان باسی لێوە ناکەن. بەڵێ هۆکاری سەرکێکەشی بوو بۆ شێوەیە بۆ خۆشتان ئاماژەتان پێکرد. ئەو ڕێگە بوو کە لە ڕێگەی سووریەوە بەشێک لە چەک و تەقەمەنیە درا بە حیزبوڵڵا. ئەو ڕێگە ئەگەر ئیسرائیل دەستیشی نەبوو بێ بۆ خۆی پێی خۆش بوو ئەو بەشە ببەسترێکەیترە و ڕێگەی لێ ببەسرێ. ئێستا کە سووریە نەماوە هەنی عەمەڵەن ئەو ڕێگەی کە یارمەتی حیزبوڵڵای کرد بەسراوە. هەتا ئەگەر بۆ خۆشتان باش بزانن تیارەیەکی کۆماری ئیسلامی کە چەند ڕۆژەوە پێش ئەیویست لە دمشق بنیشێتەوە لەلایەن ئیسرائیلەوە، فڕۆکەکانی ئیسرائیلەوە ڕەشەی لێکرا کە بگەڕێتەوە ئەینا لێیانەدا. دیارە ئەڵێن بگوایە ئەوە چەق و تەقەمەنی و ئالۆشتانی پێبوو کە توانێت یارمەتی حیزبوڵڵا بدە. بۆیە ئەڵێم ئەمە وەکو زنجیرەیە بە یەکەوە گرێداوە. ئیسرائیل تەبعاً قازانجی تیاکە یەکێک لەو هێزانەی وە ئەیتوانی یارمەتی حیزبوڵڵا بدات، ئەوە ئیتر تەبعاً ئەوە ئیتر نەماوە. بەڵام لە لایەکی ترۆ ئاخر شتێکی کەشەیە بۆ ئەم هێزە لە حەماس بگرە دڕندەترە. ئەم هێزە هێزی تەحریری شام هێزێکن کە لە بدایەتەوە لە ئەلقاعیدەوە هاتێن وانە ئەمانە چۆن ئیسرائیل دەتوانێت ئەمانە قبوڵ بکات لە پەنادەستیەوە بەهێز بن. دەزانی جارێ یەکەم ئەو مەسلەی ئەوەی کە پێیانەوت هیلالی شیعی ئێران بە دوای ئەوە بوو شیعەکانی عێراق لەگەڵ خۆی بخە کە خستە بووی دوایەوە لە ڕێگای بوو کەماڵ خاڵێکی سنووریە لە بینی سووریە و عێراقە. ئەو خاڵیشیان بە نوعێ لەژێر دەسەڵاتی خۆیان نادانا بوو. لەم دی و سنوورەوە کارخانەیان دروست کرده بوو بۆ دروستکردنی درۆن و نازانم تەقەمەنی و موشک و ئەو شتانە و ئەمجار لەوێەوە سەرباز و
چەک و تەقەمەنی و موشەکیانە هێنا بەناو خاکی سووریا ئەیان بردن بە شاری حومسە ئەڕۆیی بەرەو لوبنان لە لوبنانەوە ئەدرا بە حیزبوڵڵا ئەو خەتیان بەست بەسرانی ئەو ڕێگا کە پێش ڕوخانی بەشار ئەسەدیش ڕوویدا بوو ئەمە زەربەیەکی قورسیش بوو لە رووسیە کە دوو بنکەی زۆر گرنگی هەیە لە سووریا لەسەر دەریای مەدیترانە یەکیان بنکەیەکی هەواییە بە ناوی حمەیمیم کە زۆر گرنگە بۆ رووسیا یەکیان بنکەیەکی دەریاییە تەرتوس بەندەری تەرتوسە لەوێش ئەویان ینی جیا کردەوە لەم خەتە وەسەیر لەوەیە ئەو بەشەکە ئەو بەندەرە ئەو پایگا ڕووسانەی لێیە ئەو بەشەیە کە زۆرتر عەلەوی لێیە عەلەویەکانی سووریە لەوێن جا ئەوەی بەستووە بەنسبەتی ئیسرائیلەوە ئیسرائیل جارێ ئەوڵەن ئەوەی کە ئەم هێزەکەیە ئەم جۆلانیە ئەبوو محەممەد جۆلانیە یا ئەحمەد شەرع کە پێی ئەڵێن کە ناوەکەیەتی ئەمە بەڵێ ئەلقاعیدە بووە دوایەوە داعش بووە ئەوڵ دوایە چوو لەگەڵ ئەلقاعیدە کەوت دوایە جیا بووە جەبهەتە نووسری دروست کرد دوای جەبهەتە نووسرا هاتم هەیەتی تەحریری شامی دروست کردووە ئێستا ئەڵێ گۆڕاوم منوکو قسەکانی خومینی دێتە بیرم کە لە پاریسەوە دەیکوت ژنان ئازادن و نازانم حیزب ئازاد دەبێت دەگەر ئێمە دەسەڵات بەدەستەوە بگرین هەر کەسێک هەموو ئەوانەی کە پێش ئەوەی بگەن بە دەسەڵات یا خەریکن دەسەڵات بەدەستەوە بگرن هێندە قسەی خۆشەکەن بەڵام قسە لەسەرەوەیە کە سووریە لەوە گرنگترە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و لەوەیش ئاڵۆسترە کۆمەڵگای سووریە کە تەنها کەسێ وەکو ئەبوو محەممەد جۆلانی بتوانێت بێ بە سەرۆک و ڕێبەرایەتی بکە و هەموو لایەکیش قبوڵیان ببێ نە ئەو کاریسمایی هەیە مەسەرەن وەختی خۆی خومینی بووی نە ئەو لەباری عملیشەوە ئەو دەسەڵاتەی هەیە چون ئەگەر بیان ببوایە ئەویان ناکرد کە سەرۆکوەزیری کۆنە کە سەرۆکوەزیرەکەی بەشار ئەسەد بێن و داوای لێ بکەن کارەکان بۆ بڕێوە بە ئیسرائیل بۆی ئێمە هێشتا نازانین ئەوەی کە ئەمانە کۆنەپەرستن ئەوەی کە ئەمانە ئیسلامی ئیفراتین ئەوەی کە ئەمانە هیچ ئومێدێک نییە بۆ باردۆخی ژن لە سووریە باش بکرێ و ئازادی و دموکراسی بەرقەرار بکرێ ئەوە ڕاستە ماوەتەوە سەرەوە کە چەندە دەستیان ئاوەڵە بێ ئەوە هەمووی ڕاستە بەڵام جارێ خاڵێکی ئەو دوای ڕەنگە بچینەوە سەری خاڵێکی ڕوون هەیە ئەویش لە ڕۆژاوایە لە سووریە ئەوە بەجێی خۆی بەڵام بۆ ئیسرائیل وا دیار بوو کە بەشار ئەسەدێکی لاوازی پێخۆشتر بوو تا ئەوەی بەشار ئەسەد بڕوخێ و حکوومەتێ بێتە سەرکار کە لە نەوعی حکوومەتەکەی حەماسە یعنی ئەو تەفەکورە ئەو فەلسەفە کە ئەم ئەبوو محەممەد جۆلانیەتی هەر ئەمان ئیخوان الموسلیمینە و ئەو ئیخوان الموسلیمینەیە کە حەماس و ئەوانەی کە ڕێبەری حەماس بوون بەڕێوەیان ئەبەر بۆ ئیسرائیل تووشی ئەو ئاڵۆزیە بووە زۆر لە ڕۆژنامەکانی ئیسرائیل لە هەفتەی ڕابردووە زۆر شتیان نووسی لەسەرەمە کەوتیان باشە ئەگەر ئەم ڕژیمە بڕوخێ قازانجەکەی بۆ ئێمە چۆنە بێ یعنی ئایا ئەوە باشە حکوومەتێکی ئیسلامی دروست بێتە پەنایگوێی خۆمان یعنی ئەوەی کە حەماس ئەوەی لێ هاتووە ئێستا کە نیان هێشتووە ینی بەکردەوە حەماس وەکو ڕێکخراوێکی چەکدار نەماوە هەرچەند وەکو بیر و باوەڕ و ڕێکخراوی سیاسی تەبعاً هەرماوە بەڵام ئێستا وای لێ دێت کە ئەمە پێشبینی بوو هێشتا ئەیان دوای لێ دێت کە لە پەنای گوێ خۆمان لە پایتەختێکی گرنگ وەکو دەمەشق ئەمجارە حکوومەتێک دێتە سەرکار کە هەمان بیر و باوەڕی ئەوێ هەیە بەڵام لە لایەکی تریشوە لە بیرمان نەچێتەوە هەم بۆ تورکیە هەم بۆ عەرەبستان هەم بۆ میسر هەم بۆ ئۆردۆن و ئەم جار هێزە گەورەکانی دوورتر تەنانەت بۆ ئێرانیش رووسیەش و ئەمریکایش و ئوروپایش و چین و ئەوانەیش گرنگە دەسەڵاتێک لە شوێنێکی حساسی وەکو سووریە لەسەر کار بێکە بەو هەموو چەکی شیمیاییە کە هەیەە بەو هەموو موشک و چەکی پێشڕفتەیە کە رووسیە پێداین و پێیاندا و هەیەە حکوومەتە نەوێت کە نەتوانی پێشبینی بکەیت تۆ چوزانێ سبحینێ دووست پێ هەڵسی لە خەوت مەشاکەی فەرماندەیەکیاندانەوە بە ئیشتەیە خۆی بەم لاو بەو لا شەڕێک دروست بکە کە بەرژەوەندی ئەم وڵاتانە بخاتە خەتەرەوە لەوە ئاڵۆسترە کە پێمان وا بێ بەرەو کوێچێ ڕەنگە دوایی بچینە سەرەوە کە حکوومەتەکەی چیە و چۆنە بێ زۆرتر قسەی لێ بکەین
بەڵێ مەسەلە هەر لەسەر چوارچێوە بمێنینەوە بۆ خۆی ئەم نێنەری ئەم محەممەد جۆلانیە یا ئەحمەد شەرع ئەو بۆ خۆی لەلایەن ئەمریکاوە لە لیستی ترۆریستایە و بۆ خۆشی وتوێتی هەتاکو لە لیستی ترۆرانەیەمە دەرەوە ئەوەیە نایوێ وەکو سەرۆکی سووریە دەربکەوێت وا دیارە هەر بە بەرنامەی جایسە تورکیە چەنێ دەستیتایەتی و ئەمریکاش ڕەزامەندی داوە ئەمانە چوار کەسیان دیاری کردووە تەعەن تاکو و گۆڕان تاکو ئەو جێگۆڕکەی دەسەڵاتە لەو جۆرە بۆ خۆشان ئاماژتان پێکرد نخست وەزیری پێشوو بڕێکیش دە وەزیرەکانیش فقط نەکرد نخست وەزیری پێشوو بڕێکیش دە وەزیرەکانیش ماون و تویشتیانە لە شوێنە حکوومەتەکانە هیچ شەکدارێک بۆی نییە لەوێ بێت تەقەوشت بکرێت یا لەوێ بێ ئەوە لە کۆنتترۆلی ئەو سەرۆکوەزیرانی پێشوایە و چوار کەسیان دیاری کردووە کە ناوەکانیان ئەمانن ئەحمەد ماعز خەتیب هادی بەحرا ڕیاض حیجاب وەسعەد مستەفا ئەمە درس کراوە کە ئەمانە لە نەزەریانە ئەمان ئەم کەسانە بێرن بەشێک لەم کەسانەی وا کەسایەتیانەوە هەن ئەمانە چوونەتە لای ئۆپۆزیسیۆن دوایی لە هەڵگۆڕەکانی و ساڵی 2012 لە رووسیا لە سووریا بەڵام بەشێکی زۆریان لە دەسەڵاتا بوون سەرۆک وەزیران بوون وەزیر بوون یا جێگە و پێگەی یان بووە لە حکوومەتی ئەسەدا چنێک ئەوێت ینی بەم شێوە یان ئەوێ کە وهای لێ بکەن کە نەبێ بەوەی کە مشکلێک بۆ ئیسرائیل دروستکە چونکی خودی چوونی ئەویش دە مزگەوت و ئەو خەتبەی وا خوێندیەوە باسی شەرحی کرد هەر ئەوڕۆ لەلایەن ئەڵمانەوە محکوم کرا کە ئەگەر حکوومەتێکی وا بێتە سەرکار ئێمە قبوڵی ناکەین کە شەرح وانە بێتە چنە پێتان وایە کە خەریکن هەموو شتێک وایە خەنە پەنایە کە نەزەرێکی بۆ ئیسرائیل بێوە بتوانن بەنەوە هیدایەتی بکەن کە نتوانێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و دەورەی ببێوە پێشتر بووی سووریا دەزانین چەند جارێ یەکەم ئەوەی کە پێویستە بێڵم کە تورکیە ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە و تورکیە خەریکە بە قازانجی خۆی بۆ بەرژەوەندی خۆی شتەکانی بباتە پێشەوە و لە مهمترین شت بۆ تورکیە ئێستا وێ دژایەتی میلەتی کورد بکە دژایەتی کوردستان بکە بە تایبەتی دژایەتی ڕۆژاوا بکە بۆیە جەماعەتێکی تێکەڵی بەمانە کردووە بە ناوی جەیش الوەتەنیە سووری و ئەمانە مەموریەتەکان هیچ کاری بەوە نەبوو کە چن بۆ بەرەستە دوو چی بکەن و چی دەکەن ئەوان پێیان سپێردرا بوو کە بچن دژ بە ئەو خۆسەریەی ڕۆژاوا شەڕ بکەن و کردیشیانە و بەداخەوە چەند نەفەرێکی گیانیان بەخت کردووە لە شەڕوانەکان لەوێ ئەوە بەشی تورکیەوە تەبعاً لە خواردتریشەوە شتی هەیە و ئەو دینان کە دەوڵەت باخچەری توندڕەو لە ناو پارلەمانی تورکیە شاوتی ئێمە 400 ساڵ حەڵە بوو ئەو بەشەی لە سووریە لەژێر دەسەڵاتی ئێمە بووە ئێمە مەبەستی ئیمپراتوری عوسمانی بووە بۆیە ئەوە لەولاوە سووریە تورکیە ئەوەی هەیە بەڵام سەبارەت بە داهاتووە بۆی کە خەریکە کێ ئەلان بە دەسەڵات بەدەستەوە بگرێ من حەزەکەم ئاماژە بدەم بە عێراقی پێش ڕووخانی سەددام ئەمریکا بۆ ئەوە کە ڕێگا خۆشکا بۆ ڕووخانی سەددام زمانی جۆرج بوشی کوڕ هاتن جەماعەتێکی زۆریان لە ئۆپۆزیسیۆنی جۆرا و جۆر کۆ کردەوە بەشێک لە ئۆپۆزیسیۆنە ئەوانە بوون کە لە تاران بوون ئێران دەست پەروەردەی ئێران بوون و لەوێ هەموو شتێکیان فێر کردبوون بەشێکی هێزە کوردیەکان بوون بە تایبەتی پارتی و یەکێتی لەژێر سەیتەرەی مام جەلال و کاک مەسعودە بەشێکیشی ئەو عێراقیانە بوون کە لە دەرەوە بوون وەکو ئەحمەد چەڵەبی و بەعزێ لە ئەفسەرەکان کە لە دەرەوە بوون ئەمانە یەکەم کۆبوونەوەیان کە لەگەڵ کردن ئەگەر بە هەڵا نەچوو بێتم نزیکەی 2 مانگ پێش ڕووخانیە مانگونیوە پێش ڕووخانی سەددام حوسێن بوو لە لەندەن کۆبوونەوەیکی گرنگیان کرد بە وردی چوونە ناو شتەکانەوە کە ئێمە ئەگە ئەم ڕژیمەمان ڕووخان چۆنەکەین چیەکەین کێچی بکە کێچی نەکە دوای ئەوە هاتنەوە لە سەلاحەدین کە نزیک بووە لە ڕووخانی سەددام هاتنە سەلاحەدین لە سەلاحەدین لە کوردستان لە باشوور لەوێ کۆبوونەوەیان کرد و دوای ئەوە کە ڕووخا ساڵی 2003 لە مانگی چوارە کە ڕووخا ئەم جارە ئیتر چوون لە بەغا کۆبوونەوەی تریان کرد یعنی تۆ تەسەوری بکە بە پسپۆڕی ئەمریکا و ئوروپا و ئەو هەموو سیاست مەدارە لێ هاتووە کورد و عەرەب و ئێستا بە هەموو پێکاتەکانیانەوە
ئەمانە ئەو عێراقیان وەرگرت و ئەو کاریان کرد لە عێراق کە بینیمان چ وەک خۆیان دەڵێن چه فەوزایەکیان دروست کرد و چه شێویەکی عەجایبیان دروست کرد. ئێستا هەزار پلانی داڕێژراویشیان ببێ کە کردبێتیان هێشتا معلوم نییە چۆن وەزعەکە بەڕێوە بن لە سووریە کێ ئەبێتە سەرکردایەتیەکە. من ئەوەیشم نەبیست بوو کە ئەم جۆلانی وتبێتی جارێ با لە لیستی تەرۆر من بێنە دەرەوە چونکە قبوڵی نییە ئەویان بە تەرۆریست ناسان دەبێت تا ئەو قسە بکە بێڵێ ئەوە بکە. ئەو شتێک کە ئێوە باسێکەن و 4 نەفەریان داناوە هێشتا لە سەتحی شایعایە و شتێک کردووە لەوێ هاتووەتە دەرەوە. دوایین خەبەرەکانێک کە من گوێم لێ بووە لە سەرچاوی تەبعەن باوەڕ پێکراوی لەو خەبەرگوزاری گەورەکانی دنیاوە هێشتا هیچێکیان نەوتووە هەر بۆیەش ئەوەی کە ئەم وەزیر و ئەوانیان داناوە سەرک وەزیر و باقیەکان داناوە هی ئەوەیە کە شیرازەی کارەکان تێک نەچێ هەرچەند هێشتا تێکی شووە. خەڵک هجوومیان بردووە بۆ کۆشکی سەرک کۆماری ئەوە زیندانەکانیان ئازاد کردووە وردە وردە نازانینی تر فلان سەرمایهداری لایەنگری بەشار ئەسەد فلان شوێنی گرنگێک کە هینی حیزبی بەعس بوو بێ ئەمڕۆ سبەینێ هەر ئێستا خەریک بن تاڵانی بکەنەوەنە هێشتا نازانین. بۆیە هێشتا ناڕوونیەکی ئێجگار زۆر هەیە هیچ معلوم نییە چی دێتە سەرکار کێ دێتە سەرکار. یەک شت معلومە ئەویش ئەوەیە کە ئێستا ئەم وڵاتە لە 40 بەدەست بۆ سەریەکەی ڕۆژاواوەیە لە 60 بەدەست ئەم حیزبانەیە کە وەک عەرزم کردی جەماعەتی سەر بە تورکیە خەریکن بارودۆخەکە لە ڕۆژاوا تێکەدا. بەڵێ یەک دووشت گرنگە طبعا لە داهاتووە تاسیری ئەبەیەکی کەوەیە کە ئەو هیلالی شیعیە کە سووریە و لوبنان و عێراق و لەو خواریشەوە طبعا حوسیەکان ئەوە تێک چووە. ئێستا ئەگەر ئەمانە بکەونە دەسەڵات چونکی زۆرینەی خەڵکی سووریە سنین ئەمە ئەتوانێت تاسیرێکی زیاتریشی لەسەر عێراق ببێت و ئەتوانێ ئەوەی کە ئێستا سنیەکان لە ئاوازن زۆر جار لە سەرۆک پاڕلمان لایەنە بنوانە تۆزێک بەهێزتر بن و احساسێکی تریان پێ بدا کە ئەوە لە پەنادەستیانەوە وڵاتێکی سنی خەریکە بەدەسەڵات دەگا. ئەمە لایەنێک لایەکی تریشی ئەوەیە کە سووریای دموکراتی کە لە هێزەکانی کورد و کلدانی و بەشێکی زۆر وە سنی عەرەبەکان کە دژی ئەسەد بوون پێکاتون شاید بتوانێت ئەو هاوپەیمانیە ئەوانیشتا ئەندازێ بگۆڕێ و ئەوان کە بزانن کە ئەوە موقعیتێکیاوە لە ئاسی سراسری لە سووریا هاتوۆتە پێشەوە سنیەکان بۆ هینەگەیشتون شاید تازە لەگەڵ ئەو سووریای دموکراتە نەمێنن ئەوەی وا مەبەستم بەوەیە کە وا هەستەدەوەوان پێکەوەن. پێتان وایە چنێ ئەو مەسەلەی سنیە تاسیری ئەبێ بۆ گۆڕانکاریەکانی دوایی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەبعاً ئەیشتوانێت لەسەر لوبنانیش تاسیر دابنێ ئەو هێزەی وا خودی حزب الله بووی لە لوبنان دادوێ کەستری بکاتوانە. جاری یەکەم مەسەلەی ڕۆژاوا من پێم وایە ئەو خۆسەری دموکراتیکەی کە ئێستا لەوێ هەیە ئەوان لەگەڵ ئەوەی کە زۆر بە شێوەیەکی سازشکارانە و هێمنانە بە بۆچوونی من کارە باشەکەن بەرخورد دەکەن بە دەوروبەری خۆیان بە هەموو هێزەکان لەگەڵ ئەمریکا لەگەڵ رووسیە لەگەڵ ئێران لەگەڵ نازانم عێراق لەگەڵ ئەوانە هەمویان گفتوگۆیان هەیە لەگەڵ هەیەت تەحریری شامیش حتا ئەوان ئەوە زۆر باشە بەڵام مەترسیان لەسرە ئەم بەیانیە من هەواڵێکم بینی کە لینزی گراهام سەناتۆری دۆستی نزیکی ترامپ قسەی کردە تویتێکی ناردووە لە ئێکسا نووسیوێتی کە من وەکو جاری پێشوو داوام کردبوو لە سەرۆک ترامپ ئەم جارێش هەرداواکەمەوە لە ئەمریکا ئاگیان لە کوردەکان بێ و ڕێگان نەدەن بۆ ئەوە تورکیە بە ئیشتیای خۆیان حملەیان پێ بکەن چونکو ئەوان ئەرکێکی قورسیان بەڕێوە بردووە داعیشیان لەناو بردووە ئێستا داعیشیەکان سەریان هەڵداوەتەوە دووبارە خەریکن لەوێەوە حجومە بنە سەر ئەو ئەزمونەی کوردەکان لە باکووری ڕۆژهەڵات. بۆیە ئەمە لایەنێکی گرنگە بە نسبەتی مەسەلەی سنیەوە وەختی عێراق گۆڕا
لە سەدام حوسێنەوە هاتە ئەم ڕژیمە تازە چون ئەو فۆرمولەی کە لە لوبنان بوون هێنان لەوێ پیادەیان کرد. ئێستا لە دابشکردنی دەسەڵات بەڵێ دابشکردنی دەسەڵات بە پێی دین و ئاینەکانی کە لەوێ هەیە. ئێستا لە عێراق سەرۆکی پارلەمان هەمیشە سونیە، سەرۆک کۆمار یەک جاری ئەوەڵ نەبێ کە کورد نەبوو، باخەکەی کورد بووە کە تەبعاً کوردەکەیش سونیە، سەرۆکی وەک لەوێ دەڵێن حکوومەت یعنی سەرۆک وەزیر شیعەیە کە لە بیریشمان نەچێ لە عێراق هەموو دەسەڵاتەکە بە سەرۆک وەزیرە، یعنی بکوژ و ببڕ لە عێراق لەباری ئابووریەوە، لەباری سەربازیەوە، لەباری دیپلۆماتیک و هەموو شتێکەوە سەرۆک وەزیرانە. سەرۆک کۆمار تەنها ئەو وەختەی کە مام جەلال سەرۆک کۆمار بوو نە لەبەر ئەوە پێگەی سەرۆک کۆماریەکەی ڕێگای پێدا، لەبەرەوە کەسایەتیەکی تایبەتی بوو خودی مام جەلال وای کردبوو کە پۆستەکەی گرنگ کردبوو. دەنا بەڕاستی پۆستی سەرۆک کۆماری لە ئێران هیچ گرنگ نییە لە عێراق، بۆیە ممکنە ئەمە ڕێگایەک بێ بۆ سووریە. لە سووریە هەم کورد هەیە هەم کەمایەتی تر ئێجگار زۆرن، کەمایەتیەکانی تر هەیە، لە ناو عەرەبەکانە هەم شیعە هەیە، شیعەی عەلەوی تەبعاً کە هەمووی نازانم ڕەنگە زۆر دەقیق نەبێ بەڵام 10 تا 12-13% شیعەی عەلەویە، بەڵام ئەوانیش بەشێکن لە کۆمەلگاکە. لەبەرەوە ئەوان دەسەڵاتیان بەدەستەوە بووە لە بنەماڵی حافز ئەسەدەوە و هەموو لایەنەکانی تریان سەرکوت کردو، هەرچەند حافز ئەسەد خۆی وانە بوو لە سەردەمی بەشار ئەسەدا خراپتر بوو، دەنا حافز ئەسەد ڕێگایە کردەوە بۆ سونیەکان کە لە دەسەڵاتی زۆر مهمیان نەبێ بەڵام ڕێگایان بوو هێندێک کار بکەن. جا لەوانەیە وای لێبێ دەسەڵاتی لە سووریە کە سونیەکان تەبعاً ئەوان بە پێچەوانەی عێراق کە لە عێراق شیعەکە دەسەڵاتە زۆرە زاڵەکەی هەیە کە سەرۆک وەزیرە، لەوانەیە ئەمە بدرێ بە سونی لە سووریە، بەڵام ڕێگایە بکرێتەوە هەم بۆ کوردەکان و هەم بۆ عەلەویەکان و بۆ ئەو کەمەنەتەوەکانی تریش کە لە وەکەماینەکانی تریش کە لەوێ هەن، هەر چۆنێ بێ زۆر زۆر ئاڵۆزە و پێکەوە گرێدانی ئەمانە بە تایبەت کە جەماعەتێکیان زۆر توندڕەون و ئەوەندەیان لێ کوژراوە، ئەوەندە وڵاتەکەیان لێ کاول کراوە کە زۆر زەحمەتە بیان بەخشن، یەکتر ببەخشن و بڵێن با بۆ ئاوەدانکردنەوەی سووریە ڕێگای بگرینە پێشەوە، هەم وڵاتەکە ئاوەدانکەینەوە هەم دموکراسیەک دابمەزێن. یەکەم لەبەرەوە لە بیر و باوەڕیانان نییە، تۆ ناتوانانی لە هەیە تەحریری شام داوا بکەی ئازادی و دموکراسیەکی نەوعی ڕۆژاوات بۆ دابنێت، ناتوانێت ئەوە دابنێت کە ئێستا لە قامیشلی و لە ڕۆژاوایش هەیە. ئەمە چۆنەکەی ئەگەر فشاریان لەسەر نەوێت وەزعەکە بەرەو خراپی ڕوا لەوانەیە بێ بە شەڕێکی ناوخۆیش. بڵێ طبعاً کێشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوەیە کە ئەو بنەمای کۆمەڵایەتێکە وایە کە بەداخەوە هەر ئاڵوگۆڕێکیش بێت ئینسان زۆر ناتوانێت مطمئن بێت چی بەسەر دێتەوە. ئەوە بەشێکە لە مشکلەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بینە سەر مەسەلەی کورد. ئەو ڕۆ بە پێی ئاخرین هەواڵێکە من بینیومە باس لەوە کرێت کە هەر لە ماوەدا تقریبا نزیکی 35 شەروان کوژراون لە شەڕی منبج کە بەچڕی لە سێ لایەنەوە حملەی پێکراوە تا ئێستش نەیانتوانیوە بێنە ناو منبج، بەڵام حملە زۆر چڕە لەوێ. هاوکاتیش تورکیا گوندەکانی دەوروبەریش بردمانەکە بۆ نمونە لە عندی ئیسایی کە بۆ بردمان کردا بەداخەوە 12 کەس خەڵکی مەدەنی گیانیان لەدەستداوە. ئەو فشارەی کە تورکیە بۆ ڕۆژاوا هەیەتی ئەوی بەشێکەوەیە کە ئەوێ لە بەشی ڕۆژاوای ڕوودی فرات بیان گۆزێتەوە بۆ بەرە چونکەوان لەو دیویشن بیان گۆزێتەوە بۆ بەرە ئەو ڕێگان لێ ببەسێت و فشاری زیاتریان بۆ بێنێکە لە دوای گۆڕانکاریەکانی دەساڵەتە کەمین بن. ئێوە ئەو مۆزوعی مەسەلەی کوردە چۆنە بینن لە کاتێکا کە ئەمریکا هێشتا هەر لە ناوچە کوردیەکان ماوەتەوە و خۆشتان ئاماژەتان پێکرد کە ئەمریکا بۆی گرینگە کە مەسەلەی کورد هەر بمێنێتەوە و بۆیان نییە زۆر شاری بۆ بێن. بزانی پێش ڕووخانی بەشار ئەسەدیش ئەمریکا ئەیزانی بۆشاییەک پەیدا بێ لەو منتەقە و ئەم بۆشاییە ئەبێ بە شێوەیە پڕکرێتەوە.
ئەوان ئەیشیانزانی کە ئەم بۆشاییە ناتوانێت تورکیە بێ، چونکە وەگە تورکیە بێ لەو ناوچەیە بمێنێتەوە، تورکیە هەم تەماحی هەیە بۆ باشووری کوردستان کە لەعانیش بەشێ لە باشووری کوردستانی داگیر کردووە، و هەم تەماحی زۆری هەیە وەک عەرزم کردیەوە تا دەوڵەت باخچەلی دەڵێ کە ئەمە بەشێ بووە لە ئیمپراتوری عوسمانی و هی خۆمانە، و جگە لەوەیش کە ئەترسن لەوەی کە تورکیە فێرە گەرچوو لە جێگادانیزی تر ناگەڕێتەوە. لە ساڵی 1974ەوە نیوەی قبرسی داگیر کردووە و هێشتا نەگەڕاوەتەوە. ینی ئەمازانن جا بۆ ئەوەی کە تورکیەیش لە لایەکی ترەوە بەوە حاڵی بووە هاتووەتە سەرەوە کە بەبێ چارەسەرێک بۆ مەسلەی کورد لە چارەسەر بە نەوعی خۆیان ناتوانن سیاسەتەکانیان ببەنە پێشەوە. لە 1984ەوە یعنی ئەوە تقریبا 40 ساڵە شەڕی چەکداری هەیە لە باشووری کوردستان لە باکووری کوردستان، و بەم 40 ساڵە دووەمین هێزی گەورەی ناتۆ نەیتوانیوە پێکەکە لە ناو ببە. من خۆم هیوادارم وەوان پێ باشە شەڕی چەکداری نەمێنێ، شەڕی چەکداری نەکرێ، ئەوەندەی بتوانین و بکرێ بە ڕێگای مەدەنی و بە ڕێگای سیاسیەوە کارەکان ببیتە پێشەوە. بەڵام ئەم 40 ساڵە شەڕە ئەوانەی کە سیاسەتمەداری دووربین و وردبینن لە تورکیە وتیانە بابە 40 ساڵمان شەڕ کردووە، بەدەیان هەزار خەڵک کوژراوە، بەدەیان بە هەزاران گوندمان کاول کردووە و چۆڵمان کردووە لە باکووری کوردستان و بە هیچ شوێ نەگەیشتووە. با ڕێگا چارێکی بۆ بدۆزینەوە. لایەنی توندڕە و ئەوە بۆ هاتن پێشنهادێکیان کرد، وتیان چینە ئیمرالی لەگەڵ ئۆجالان قسە بکەین کە چوون لەگەڵی قسەیان کرد و کوتی دەوڵەت باخچەلی کوتی ئەوە با بیێرینە پارلەمانی تورکیە لەوێ قسە بکە بڵێکەوە پێکاکە تەواو بوو، بە هێزە چەکدارەکانی بە شەروانانی پێکاکەش بڵێ کە چەکەکانتان دابنێن لە قەندیل بێنە خوارەوە تەواو بووە، شۆڕشەکە تەواو بووە. کوردستان ینی ئەوەتە دەوڵەتی تورکچینەوە باوشی دەوڵەتی تورک کە تەبعاً ئەوە ناکرێ ئەوە ڕوونادا. بەڵام کە ئەم دەرفەتیان بۆ هاتووەتە پێشەوە خەیاڵیان هەیە هەموو ئومێدێک لە دەرەوەی سنوورەکانیش لە بین ببن. ئەوەندەی پێیان کرا باشووری کوردستان بەشێ لە باشووری کوردستان و قەندیل وانیان بۆمباران کرد، شەڕیان کرد و بە درۆن چوونە ناو شارەکانی باشووری کوردستان بەتایبەت لە منتەقەی سەوز لە منتەقەی یەکێتی وەک خەڵکیان کوشت. بە بەرچاوی تەواوی دنیاشەوە درۆنەکانیان نەچن خەڵکە کوژن و کەسیش بە تورکیە هیچ ناڵێ. ئێستاش ئەوان بەرنمەیان ئەوەیە بێن ئەترسن لەوەی کە کوردەکان و هەر کورد نییە دەسەڵاتی خۆسەری ڕۆژاوا خو هەر کورد نییە، عەرەبەکانیش هەن ئەمجار لەباری ئاینیەوە هەر سونیش نییە، کەلدانی هەیە، ئاسووری هەیە و کەمەنەتەوەکانیشن و هەر زمانی کوردیش نییە. ئەوان زمانی ئەوەیشیان ینی بەڕاستی حکوومەتێکیان دروست کردووە کە من ئارەزوم ئەوەیە ئەم حکوومەتە لە باقی ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست جێبەجێ ببێ. تورکیە ئەمەی پێ خراپە، تورکیە پێی وایە ئەمە ئەگەر بێ بە نمونەیە هەر ئەوە نییە بە زەرەری بەشە کوردەکەی باکووری کوردستان بێ، بەڵکو بە زەرەریانە وەکو دەوڵەتی تورکیش. جا بۆیە ئەو دەستەی جەیشی وەتەنی سووریان ئامادە کردە نردویانە ئەڵێن کوردەکان بنێرنە ئەو دیوی چۆمی فراتەوە. جا ئەم دیوە ئەو دیوەکەی فەرقی چییە؟ جارێ یەکەم ئەمە سووریەیە، تورکیە بە تۆ چ مەربوتە؟ تۆ چ کارێک کە بڕیارەدەی کێ لەم دیو بێ کێ لەو دیو بێ؟ دوای ئەوە منبج کە ئێوە ئاماژەتان پێکرد، منبج بەدەست شۆرایەکی هەڵبژاردەی خەڵکە کە کوردیشی تایە، دەنا زۆرینیان عەرەبن و عەرەبەکانیش لەوێ هەن. کوردەکە ئەوەی کردووە کە لەباری هێزە چەکدارەکەەوە یەپەگە و یەپەژە ژنان و پیاوانی تێکۆشەر و لێهاتووی کوردن کە ئەوەیان پاراستو و نیشان ژیانداوە کە بۆ داعش بەرامبەر بە داعش قارەمانەتیەکیان کردووە. تورکیە هەنگاوی یەکەمی ئەوەیە ئێستا کە ئەمریکاوانە ڕازی بکە کە بچنە ئەو دی و چۆمی فراتەوە، یعنی بەری ڕۆژهەڵاتەکەی بەری شەرقەکەی. بۆچی ئەوە هەنگاوێکە بۆەوە کە ئەم جارە بەڕاحەتی لەو بەرەوە زۆرتر بۆمبارانیان بکەن، زۆرتر هجوومیان بکەن. هەرچەند خۆ تورکیە ماتڵی ئەمەش نەبوو، ماتڵی ئەم شەڕێژ نەبوو. تورکیە نزیکەی ساڵێکە
ئەو شوێنانە منبعی ئاو، شوێنی بنزین و نەوت و شوێنی ئاوەدانی و کارەبا و هەموو ئەوانەی بۆمباران کردووە و ئەوەندەشی دەستی ڕۆیشت بێ لە ژنانی تێکۆشەری کە لەوێ بناوبانجێکیان بووە و کارێکیان لێ هاتووە لەوانەیەشی تێرۆر کردووە، یا ماشینەکانیان تەقانوەتەوە یا بە درۆن و ئەوانە. بۆیە لێرەدایە کە عەرزم کردی ئەو کابرا ئەو سەناتۆر ئەمریکاییە لیندزی گراهام ئەویش هاواری بەرزەوە بووە دەڵێ ئەبێ ئاگامان لە کوردەکان بێ شتێکیان لێ نەکەن. بەڵام من پێم وایە هەتا ئێستا خۆسەری ڕۆژاوا ژیرانە جوڵاونەتەوە و هیوادارم ئەم ژیرانە جوڵانەوە و ئەو هێمنایەتیە کە تیانە هەیە کۆمەکێ بێ بۆ ئەوە کە فشارێکی کەمتریان لەسەر بێ، بەڵام تورکیە دەستبەردار نییە بەداخەوە. بڵێ دوایین پرسیارم تکایە بە کورتی چونکی کاتم زۆر نەماوە مەسەلەی ئێرانە. ئێمە ئەزانین کە لەو ماوەی دوای شۆڕشی ژینا ئاڵوگۆڕەکان لە ئێران هەر بەردەوامە، هەر دروست دوێنێکە حکوومەتی بەشار ئەسەد ڕووخال لە تقریبا نتوانن بڵێن بە دەیان شار لە ئێران خانەنشینەکان خانشیناکراوەکان هاتنە سەر شەقام و داوای داخوازیەکانی خۆیانیان کرد. چەند ڕۆژ لەوە پێش نەرگسی محەممەدی کە لە زیندان بۆ پەیگیری کاری مەعالجە و نەخۆشینەکەی ئازاد کرابوو، هەر لە دریای ئەمبولانسەکە شعاری ژنجیان ئازادی و بژی ئازادی ئەوانە ئادات. مانگرتنی بەشێکی زۆر لە زیندانیان لە ناو زیندانی کۆماری ئیسلامی ئەو هەمووە کاکرێت زۆر هەموو ئەوانە پیشانەدا کە ئەو ئاڵوگۆڕەوە ئەو شۆڕشیوە چەند ساڵەوە پێش لە ئێران لە ئارادا بوو شۆڕشی ژنجیان ئازادی هەر بەردەوامە، بەڵام بە شێوەی تر. پێتان وایە ئەم ئاڵوگۆڕانەی سووریە چ تاسیری لەسەر ئێران دانێەوە ئەگەر تەحولاتی لە ئێران ڕوو بدا چەندێک توانێ ئەو وەزعیەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگۆڕێت بۆ ئەوەی کە ئەمە بینین کە بە هەموو داخوازیەکان و هەموو ئەو هێزانەوە هاتوونە سەر شەقام زۆر پێشکەوتوو و داوای ئازادی و بەرابەری و ئەو داخوازیەکانی خوانەکەن. دەزانی شۆڕشی ژنجیان ئازادی و شۆڕشی ژینا ئەمە نیشانیدا کە پۆتانسیەلێکەیە لە ناو کۆمەلگای ئێران و کۆمەلگای کوردستان، ڕۆژهەڵاتی کوردستان، کە بەڕاستی هەم زیندووە، هەم پێشکەوتن خوازە، هەم ڕوو بە پێشەوە ڕوانێ و هەم توانایی ئەوەی هەیە کە ئاڵوگۆڕی باش بێنێتە پێشەوە بە پێچەوانی ئەو وەزعی کە ئێستا ئێمەی بینین لە سووریە. بۆیە ئومێدی ئەوە هەیە کە ئەگەر لاوازیەک لە تاران لە حکوومەتی ناوەندی لە ئێران ڕووبدا، ئومێدێک بەوە هەیە کە هێزی پێشکەوتن خواز و هێزی دموکراتیک بتوانن گەشە بکەن و بێن دەسەڵات بەدەستەوە بگرن. یەکەم کاردانەوەی ئەم ڕووخانی بەشار ئەسەدە ئەوەیە کە ئومێدێکەدا بە خەڵک کە ڕژیمێکە وەک فارس دەڵێت تا دەندان مسلح بوو و یەکێ لە درندەترین ڕژیمەکان بوو سووریە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و پۆلیسەکان بەناوبانگ بوو. هەرچی ئێستا ئیگەڕنەوە کە پۆلیسی نهێنی سووریە ئاوای کرد و ئاوای کرد، ئینسان بیری زیندانەکانی ئیتلاعاتی سپای پاسداران و نازانم وەزارەتی ئیتلاعات و کوێ ئەوانە کەوێتەوە ئەو خەڵکەکەیان گرن و شکنجیانەکەن. بۆیە ئومێدێک پەیدا بووە کە وایە ئەوە جارێکی تریژ ئیسپات بوو کە هیچ دیکتاتۆرێک تا سەر نامێنێ، نە شا، نە سەدام، نە قەزافی، نە هیچ کەس ناوەتانە بەشار ئەسەدیش نەماوە. ئەمە لایەنێکی کە لایەنێکی زۆر زۆر پۆزیتیڤ و زۆر زۆر ئەرێنیە. لایەنێکی تری ناو خودی حکوومەتەکەیە. من پێم وایە دوێنێ شەو بەشێکی زۆر لە ڕێبەران لە ئێران نانتوانیوە بەڕاحەتی بخەون. ئەوانیش فکری ئەویان کردووەتەوە کەی بێتە پێشەوە. وەختێ بینیتان وێنەی گەورەی قاسمی سولێمانی و حەسەن نەسروڵڵایان هێنا خوارەوە لە سەفارەتی لەبەر دەرکی سەفارەتی ئێران لە دمشق، ئەو شتێک کە تەسەور نەدەکرا 4 ڕۆژ 5 ڕۆژ لەمەوبەر وەختێ ئەوە بینن ڕۆژێکیش دێتە بەرچاویان کە ئەم هەموو وێنە گەورەی کە خومینی و خامنەی و نازام کێوکێدایان ناوە ئەوانە بێن نەخوارەوە. بۆیە لە ناو خودی ئێرانیشەوە ئێستا تازە نیە ئەمە جەماعەتێک کە لە خوان بەشێک لە دەسەڵاتا بوون هاتنەتە دەرەوە لە ئۆپۆزیسیۆنان یا بە هەر حاڵ لە ناوە بە جۆرێک
کارێک بوون ئەوانە کەوتنەتە قسەکردن کە بابە ئەگەر وەزەکە نەگۆڕین ئێمەش بەرە ئەو ڕوخانە ڕۆین. ئاخرین نمونەیە کە من ئەم بەیانیە بینیم ئایەتوڵڵا نازمزادەیە. ئایەتوڵڵا نازمزادە پەیامێکی ناردووە و بە سەراحەتەوە هۆشداری ئەدات کە هیچ دیکتاتۆریەک سەر ناگرێ، ئاگاتان لە خۆتان بێ، ناتوانن یعنی بەبێ ئەوەی فکرێک ئەوە بکەن کە ژیانی خەڵک بە باشی بەڕێوە بچێ بتوانن ئەم سیاسەتەتان هەروە ببن بە پێشەوە. بەڵام بەداخەوە لە ئێران ئەوی پێ دەڵێن هەستەی سەختی قودرەت جەماعەتێکن کە ئەوان شەلم کوێرم ناپارێزن هەرە چنە پێشەوە و کاریان نییە بەوەکە لە دنیا چییە ڕوەدا و ئەو تندڕەوانن کە لەوانەیە سەری خامنەیش و ڕژیمەکەش بە فەتەرات ببن. بەڵام وەکو ئیسبات بوو وەکو نیشان درا کە هەموو حکوومەتی دیکتاتۆریەکانە ڕوخێن. من پێم وایە ئەمە سەرەتای ئاڵوگۆڕی گەورەیە لە ئێران. ئایا ئێمە لە 2025 ساڵی ئایندەی میلادی و ساڵی 1404 ئاڵوگۆڕی زۆر گەورە لە ئێران ئابینین؟ پێشبینی من ئەوەیە و تەبعاً ئومێدیشم ئەوەیە کە بیبینین لەگەڵ شۆڕشی خەڵک و سەرکەوتن بۆ خەڵک. بەڵێ زۆر سپاس کاک ئەحمەد، ئێمەش بۆ هیواین و زۆر سپاس بۆ بەشداریتان لەو بەرنامەیەدا بە هیوای دیدار و زۆر سپاس. زۆر سپاس بەوەش. زۆر سپاس. بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵ بەم جۆرە هاتینە کۆتایی ئەو جارەی بەرنامەی دیالۆگ تا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ باوەت خوازم.